دووبارە سڵاوتان لێبیتن گەڕاینەوە وڵاتان بە پرسیارێکی تر. پرسیارەکە دەڵێ Sie nähern sich Kindern, die auf dem Gehweg spielen. Wie müssen sie sich verhalten? نزیک دەبیەوە لە منداڵان، ئەو منداڵانەی کەوا یاری دەکەن لەسەر ڕێگا. ئایا دەبێت لێرەدا لە کاتی بینینی و منداڵانەدا چۆن هەڵس و کەوت بکەیت؟ وەڵامی یەکەم Hupen und weiterfahren. دەست بە هۆڕنی دەکەم، هۆڕنەی لێ دەدەم و تێدەپەڕم لێیان، ئەوەیان ناکرێتن. دووەمیان unverändert weiterfahren, den nachfolgenden Verkehr nicht zu behindern. خێرای یەکەم هەر چەندێک بیتن بێ ئەوەی دەستکاری خێراییەکەی خۆم بکەم هەر بەو خێراییە لێیان تێدەپەڕم بۆ ئەوەی ئۆتۆمبیلی دواوە نەبمە ڕێگر لە ئۆتۆمبیلی دواوەی خۆم، ئەوەشیان ناکرێتن. بەڵکو langsamer fahren und bremsbereit sein. دەبێ هێواش باژۆم، بە سەبری بڕۆم، واروەها ئاگاشم لە ئیستاپی بیتن، تەرکیزم لەسەر ئیستاپی بیتن، خۆم ئامادە بکەم لە بۆ ئیستاپکردنی لە بۆ هەر حاڵەتەشی لە ناکاودا. سێمیان ڕاستە. خی گەورە سەرفراسام کات.